سلێمانی لەم ساڵدا زیاتر لە 112,000 پاسپۆرت دراوەتە هاوڵاتیان و هەروە 110,000 چاپکراوە و نزیکەی 7,000 پاسپۆرتیش هاوڵاتیان وەران نەگرتوێتەوە. لە ئێستاشدا دەرکردنی پاسپۆرت بە هاوڵاتیان ڕاگیراوە. سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی بۆ کەناڵی کورسات ڕاگەیاند بە هۆی نزیکبوونەوەی ساڵی نوێ دەرکردنی پاسپۆرت بە هاوڵاتیان ڕاگیراوە تا ڕۆژی 3 مانگی کانونی یەکەم. هەروەها ئەو هاوڵاتیانشی مامەڵەکانیان تەواو کردووە دەتوانن سەردانیان بکەن بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکانیان. وتیشەی نزیکەی 7,000 پاسپۆرت لە بەڕێوەبەرەتەکان ماوەتەوە کە ماوەیەکی زۆرە تەواو بوو داوا لەو هاوڵاتیانە دەکات لە ئایندێکی نزیکدا سەردانیان بکەن بۆ وەرگرتنەوەی. وتیشی ئەگەر سەردانیان نەکەن ئەوە لە ساڵی نوێدا پاسپۆرتەکانیان دەنێرێتەوە هەولێر و پاشانیش بۆ بەغداد. لە سەرەتای ئەم ساڵەواتە ساڵی 2015 تاکو ئەمڕۆ زیاد لە 110,000 پاسپۆرت لە بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی بەرهەمهێنراوە و دراوەتەوە بە هاوڵاتیان شاری سلێمانی و دەوروپشتی. و لەم ڕۆوە تاکو سێیەک لە بەڕێوەبەرەتیمان و هەموو بەڕێوەبەرەتەکانی پارێزگاکانی عێراق سیستەمی جیاوازات ڕاوەستاوە تاکو سێیەک بەرهەمهێنانی پاسپۆرت وەستاوە. بەڵام لەم هەفتەیە تاکو ڕۆژی پێنجشەممە فرسەتێکی زۆر باشە بۆ ئێمە کە داوا لە هاوڵاتیان بکەین. زیاد لە 6,000 پاسپۆرتمان هەیە لە بەڕێوەبەرەتی بێن بۆ وەرگرتنەوەی. ئێمە ئامادەین لێرە هەموو ڕۆژێک تاکو ڕۆژی پێنجشەممە بۆی بێن بۆ وەرگرتنی پاسپۆرتەکانیان چونکە ئیشوکارەکانی کە ڕاوەستاوە و ئێستا ئەتوان بە ئاسانی پاسپۆرتەکانیان وەرگرن. هەروها هەموو ئەو کە هاوڵاتیانەی کەوا معاملاتی پاسپۆرتیان کردبوو لە ڕۆژانی پێشووترا ئێستا پاسپۆرتەکانیان تەواو بۆ و ئامادەیە بۆ وەرگرتنەوەی واتە هاوڵاتیەک نەماوە کە معاملاتی کرد بێت و پاسپۆرتەکەی بەرهەم نەهێنرا بێت هەموو ئامادەیە بۆ وەرگرتنەوەی. پاسپۆرت مودەیەکی بۆ دیاری کراوە ئەگەر هاتوو لەو مودەیە نەهات بۆ وەرگرتنەوەی دوای ئەنرێتەوە بۆ شاری هەولێر و لێشەوە چێتەوە بۆ بەغدا و کێشە بۆ هاوڵاتیەکە دروستە بێت بە ئاسانی پاسپۆرتەکەی دەست ناکەوێتەوە کۆمەڵە معاملاتی دوور و درێژە بێت. بەڵام ئێستا هەمووی لە بەردەستایە هەر هاوڵاتیەکی ویستی ئەتوانێت بەسەردانمان بکات لە هەشتی بەیانەوە تاکو 5 ئێوارە ئێمە لە خزمەتیانێن. کەڵەکەبوونی ئەو قەیرانەی کە لەسادا بەرۆکی خەڵک و حکومەتی هەرێمی کوردستانی گرتوتەوە بە ڕێژێکی